دۆخی ئەمنی ویلایەتی مێریلەند ناسەخەمگیرە و حاکمی ویلایەتەکە باری نائاسایی ڕاگەیاند و بڕیارە لە ئەمڕۆوە بۆ ماوەی یەک هەفتە یاسای قەدەغەکردنی هاتوچۆ جێبەجێ بکرێت و خوێندنگەکانیش دابخرێن. لە ڕۆژی شەمەی ئەم هەفتەیەوە دوای مردنی گەنجێکی دیکەی ڕەشپێز بە ناوی فرێد گرێی، خۆپیشاندانی ڕەشپێستەکان لە شاری بالتیمۆری ناوەندی ویلایەتی مێریلەند دەستی پێکردەوە و خۆپیشاندانەکان لە سەرەتاوە ئاشتیانە بوو، بەڵام ڕۆژی دووشەمە لە دوای بە خاکسپاردنی تەرمی گەنجە ڕەشپێستەکە خۆپیشاندانەکان توندوتیژی تێکەوت. خۆپیشاندەران دەڵێن گەنجە ڕەشپێستەکە بەوەی توندوتیژی پۆلیسەوە گیانی لەدەستداوە و داواش دەکەن ئەو پۆلیسانی بەرپرسیارن لە مردنی گەنجەکەدا بە سزا بگەێنرێن. بەڵام پۆلیسی مێریلەند تا ئێستا ئامادە نەبووە ڕوونکردنەوەی تەواو لەسەر چۆنێتی مردنی گەنجەکە بڵاو بکاتەوە و تەنها ڕایگەاندووە گەنجە ڕەشپێستەکە لە شوێنێکی فرۆشتنی مادەی هۆشبەر دەستگیر کراوە و لە کاتی دەستگیرکردنەکەشیدا هەوڵی داوە ڕابکات، بۆیە پۆلیس ناچار بووە توندوتیژی بنوێنێت. باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکاش ڕایگەاندووە ئامادە یاریکاری حکوومەتی خۆجێی ویلایەتی مێریلەند بکە بۆ هێورکردنەوەی دۆخەکە. تا ئێستا هێزێکی 5,000 کەسی پۆلیس لە ویلایەتی دیکەوە ڕەوانەی بالتیمۆر کراون. پۆلیسی مێریلەند دەژڵێت خۆپیشاندانەکەی ئەم جارە لە دوای خۆپیشاندانەکانی ساڵی 1968 ڕەشپێستەکانەوە لە دژی تیۆری مارتین لوتەر کینگ بێوێ نەبووە. مارتین لوتەر کینگ ڕێبەری بزوتنەوەی ڕەشپێستەکان بوو کە بە بزوتنەوەی مەدەنی ئەمریکا ناسراوە. بزوتنەوەکە لە دژی جیاوازی ڕەگەزی دژی ڕەشپێستەکان بوو. بزوتنەوەکە بە بەسەندکردنی یاسای مەدەنی ئەمریکا کۆتایی پێهات کە تیایدا هەر چەشنە جیاوازیەک لە دژی ڕەشپێستەکان بە تاوان ناسێنرا. ڕەشپێستەکان خۆیان پیان وایە تا ئێستاش لە ئەمریکا جیاوازی دادەنرێت لە نێوان ڕەشپێستەکان و سپی پێستەکاندا. باراک ئۆباما ڕۆژی 6 ئازار لە دوای خۆپیشاندانەکانی ڕەشپێستەکانی ڤێرگۆسنی ویلایەتی میزۆری ڕایگەیاند هێشتا لەناو پۆلیس و هەندێک لە دام و دەزگاکانی ئەمریکادا هەڵسکەوتی ڕەگەزپەرستانە دژی ڕەشپێستەکان بەدی دەکرێت. پۆلیس زیاتر لە هەر دامەزراوەیەکی دیکەی ئەمریکا لەلایەن ڕەشپێستەکانەوە تۆمەتبار دەکرێت بە هەڵسکەوتی ڕەگەزپەرستانە. ڕەشپێستەکان تا ئێستا چەندین جار لە دژی کوشتنی گەنجانی ڕەشپێز دژی پۆلیس خۆپیشاندانیان ئەنجام داوە. جگە لە ڕووداوەکانی ئەم جارە و چەند مانگی ڕابردووی ڤێرگۆسن ساڵی 1992 کوژانی گەنجێکی ڕەشپێز خۆپیشاندانی گەورەی لێکەوتەوە و تیایدا 55 کەس کوژان و زیاتر لە 30,000 کەسیش بریندار بوون. ساڵی 2010 کوشتنی گەنجێکی ڕەشپێز بووە هۆی خۆپیشاندانی ڕەشپێستەکان. بە پێی دوایین سەرژمێری ڕەشپێستەکانی ئەمریکا نزیکەی 42 ملیۆن کەسن کە دەکاتە لە 12 دانیشتوانی ئەو وڵاتە. سەرەڕایەوەی لە ڕووی یاساوە لە ئەمریکا هیچ جیاوازیەک لە نێوان ڕەشپێست و سپی پێستدا دانانرێت، بەڵام تا ئێستا ڕەشپێستەکان بە بەراورد بە دانیشتوانی دیکەی وڵاتە لە دۆخێکی خراپتردان. ڕێژەی هەژاری لە ناو ڕەشپێستەکاندا لە 28 و لە ناو سپیەکاندا لە 10 و ڕێژەی بێکاری لە ناو ڕەشپێستەکاندا دوو هێندەی دانیشتوانی دیکەیە. داهاتی هەر خێزانێکی ڕەشپێست تا ئێستاش نیوەی داهاتی خێزانێکی دیکەیە لە ئەمریکا. ئەگەرچی ئێستا سەرۆکی ئەمریکا خۆی لە ڕەشپێستەکانە، بەڵام پێدەچێت هێشتا ڕەشپێستەکان ڕێگایەکی درێژیان لەبەردەم داما بێت بۆ ئەوی بە خەونەکەی مارتین لوتەر کینگ بکەن کۆمەڵگایەکی یەکسان بۆ هەمووان.